لا تەوەریە کەماندا ئەمە هەمیشە باس لە گرنگی وەرزش ئەکەین بەڵام چجا ئەوەی وەرزشەکە تۆ بیبیتە دەرەوە وەکو تیمێکی گەڕۆک بیبیتە گوندەکانی کوردستان و لێ بەبێ جیاوازی هەموو مناڵەکان بتوانن بەشدار بن لەو چالاکیانە ئەوە چجای ئەوەی لە خۆی لە گرنگی وەرزشەکەەوە بردنە دەرەوەی وەرزش بۆ ئەو شوێنانە دڵخۆشکردنی کۆمەڵە مناڵێکیشە ئەگەر بۆ کاتێکی کەمیش بێت لە ئێستادا بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی پرۆژەیەکی ڕاگەاندووە بە ناوی تیمی گەڕۆکی وەرزشی سەداین لادەکان ئەکەن و لەوێ چەندین منداڵ بەشدار ئەبن ئێمە ئەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین لە سەرتەوەرەکەمان بە میوانداری زۆر بەڕێز کاکاروان شێخ زیرەک وەکو بەڕێوەبەری وەرزشی سلێمانی و هورا پێشکەشکاریش لە کەناڵەکەی خۆمان بانی بینەرانی عزیزی باش زۆر سپاس با سەرەتا لە باسکردنێک لە پرۆژەکە بە گشتی دەست پێ بکەین پەیوەند خان کاک سەرکۆ هەڵبات کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی جۆرا و جۆرە لە یەک گۆشەیان ناوەستین یاخود تەنها لە ناوەندی شارەکانە ناوەستین ئەڕوین بۆ شوێنەکانی دیکەن ئەم پرۆژەیە تیمی وەرزشی گەڕۆک کە کارەکانی بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی بۆ ماوەی 2 ساڵە بەردەوامن لە وەرزی ڕابردووە کە لە کاتی خوێندنە مووی لە قوتابخانەکان دەستمان پێ کرد کە قوتابخانەکان وەستا بیرمان لەوە کردەوە کە چۆن ئەو منداڵانەی لە گوند و قەزا و ناحیەکانن سوودمەند بن لەم پرۆژەی ئێمە چونکە لە ناو شارەکانە خۆتان نەزانن زیاتر فێرگەی وەرزشی و یانە و ناوەندی وەرزشی زیاترە بەڵام لە گوند و قەزا و ناحیەکانە ئەمە کەمترە بۆیە تیمێکی وەرزشی گەڕۆکمان دروست کرد لە چەند فەرمانبەرێکی شارەزای خۆمان کە هەمویان کەسانی بەتوانان و خاوەن بڕوانەمەی ڕاهێنان و هەروەها ڕێنماییکارن دەستمان پێ کرد بۆ گوند و لادیەکان و ئەو شوێنانەی کە درەنگ دەستیان پێگام چەند ڕێکخراوێک هەن لە بواری وەرزشە ئیشەکەم بەڵام کەمن ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی بۆ ساڵی دووەم ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانمان لە گروپێکی جوانی ڕێکخراوێکی پێوەرمیدیا ئەم گەشتانەمان ساز کردەوە لە ماوەی ڕابردووە چەند گوندێکمان بەسەر کردەوە لە چواردەوری سلێمانی بە نمونە چوونە شارباژێر دوایی چوونە پێنجوێن چوینە قەراخ پلانمان هەیە بچینە دوکان بۆ چەمسەماڵ بۆ هەموو لە شوێنەکانی دیکە کە پێشتر چوونەتە سنووری شارە زور و هەڵەبجەوە لەوێ ڕاهێنەرەکانمان ناڵان کۆکەنەوە لە ڕێمە مەستاکان و ئەو کەسانی کە لەوێ شارەزان مەشقیان پێکەن مەشقی وەرزشی و هەروەها کەلوپەلی وەرزشی و دیاریان پێیان تاوەکو لە ڕێی ئەو دیارانەوە لایەن بێنێتەوە کە وەرزش چەند کاریگەری هەیە و پێویستە لە وەرزی دەرەوەی خوێندنیشە وەرزشکەن بۆیە ئەم پرۆژەیە لە ئێستاە بەردەوامە و کاری گەورەتریشەکەین کە فراوانتر بێ سنووری پارێزگای سلێمانی شێپەڕێنێ زۆر باشە دەستان خۆش بێ بەڕاستی لەم چەند ساڵەیە بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی چەندین کاری جوانی کردووە بە تایبەتی لە ناو سەنتەری شاری سلێمانی کە پرۆژێکتانە بوو زۆر جوان بوو یانی تەنانەت پارکەکانی بەگشتی کردەوە یانی وای لێ گەنج کرد وای لەوانە کرد کە سەردانی بۆ نمونە پارکی ئازادیە کە ئەگەر کاتێکی شێ بێ بۆ خۆی تێنس بکە ئێوە دانانی مێزی تێنسدان دانا لەوێ ئەمە وای کرد کە ئێوە لە نێو ئەو چوارچێوی بینایی خۆتان بێنە دەرەوە ینی بێن تیم دروستکەن و کاری باشتر بکەن لە بواری وەرزشە ئەم کارەشتان درێژەی ئەو کارانەی ترە بەڵام دەستان خۆش بێ ئەمە جارێکی تر تا چەند بەشی پەروەردە خوێندنگاکان لە نێو گوندەکانە زەنجێکیان پێ لێتری ڕاستە لەوانەیە چەند ڕۆژێک بچن بەڵام ئەمە زەنجێکە بۆ وانەی وەرزش کە زیندوو بکرێتەوە تاوەکو بتوانن خوێندکاران زیاتر سوود لە وانێ بین و تەنانەت لەو گوندانەشن بەڵام هەر وەرزش بکەن و بتوانن خوانی تیا بینەوە ئەمە پەیامی ئێوە بوو لە کارەکانتانە بێگومان پەیامەکەی ئێمەوە بوو کە قوتابیان لە دەرەوەی خوێندن دەرەوەی وەرزی خوێندن لە وەرزشدا نەبڕێن ئەو وانانەی کە لە قوتابخانای خوێن و لە وەرزی خوێندنای خوێنن لەوانەیە بەس نەبێ بۆ ئەم مناڵانە خۆتان نەزانم مناڵ وزەیەکی زیاتری هەیە پێویستە ئەو وزەیە خەرجکار چەند لە گوندولادەکانە خەرجەکرێت چونکە ئەو وزەیە سەرفەکرێ ئیشەکان زیاتر لە مناڵانی شار ئەجوڵێن بەڵام وەرزش بابەتێکی دیکەیە بەڕاستی هەم لە ڕووی دەرونیەوە کە سوکارەکانیان و خۆیان ئاسوودا بن هەم لە ڕووی ئەوەشەوە ئەکرێ ئەمانە بۆ قۆناغی داهاتووی ژیانیان کە شوێنی دیشتەجەبوونیان ئەگوازرێتەوە ڕووبکەنە یانە وەرزشەکان و فێرگەکان مناڵی زۆر بەتوانە و بەهرەمەند هەیە بەڕاستی چجایی لە ناو شارەکان لە دەرەوەی شار دەرفەتێک نابێ بۆی کە بتوانم مناڵ لێ هاتووەکان دەستنیشان بکەن ئەگە بتوانن دوجار لە یانێکا خۆی بینێتەوە ئێمە سەرەتا پلانەکەمان وا بوو تەنها تۆپی پێ نەبێ بۆ واشمان کردو تۆپی پێ نییە یارە بچووکەکانمان هەیە لە هەندێک شوێن باسکە و بالە و ئەوانەی دیکەمان هەیە و پلانمانەوەی لە وەرزی نوێیە کە ئیشەکانەکەین هەندێک ڕاهێنەری
یارە بەهێزەکان ڕاهێنەری گۆڕەپان و مەدان چونکە مناڵێک لە گوندێکە توانایەکی جەستەیی بەرزی هەبێ ئەمە زیاتر گونجاوە بۆ ئەوەی کە لە ناو یاری گۆڕەپان و مەدانە ئەنجام بەدەستبێنێ بۆیە ئەمە هاندانێکە بۆ مامۆستاکانیش کە لەوێت توانای ئەو مناڵانە ببینەوە لە فیستیڤالی قوتابخانەکان کە ئەم ساڵ بە هیوایم بکرێت لە قەزا و ناحەکانە پەرە بسێنێ مناڵی بەتوانە دەرکەوێت لێوە بێتە ناو پەروەردەگشتەکەی بۆ نمونە سلێمانیەوە هۆکارێکە بۆ ڕاکێشانی ئەم منداڵانە بۆ یانەکان چونکە کەسانی دۆزەرەوەی مناڵ بەهرەمەندەکان بە تایبەتی لە یانەکانە لە یاری گۆڕەپان و مەدانە ئێمە نزیکن لێمانەوە لەگەڵ خۆمانانە گەشتیان پێکەین یاخود لەناو فیستیڤالەکانە توانای ئەم منداڵانە ئەلۆزنەوە. زۆر باشنجە ئەمە لە وێنەکانە ئەبینەوەی کە مناڵێکی زۆر بەشداریان کردووە لەم چالاکیانە ئەم مناڵانە هی قوتابخانەکانن خوێندنگاکانن کەسەر بە و لادێن کە لەوێ هەیە لەو گوندن یاخود لە ڕێی پەروەردەی ئەو ناوچەوە ئەو سنوورەوە ئەو مناڵانە کۆ ئەکرێنەوە. بەڵێ بێگومان ئێمە لە ڕووی مناڵانی چەند گوندێک کۆکەینەوە لە شوێنێک بوون لە قەرداخ یاریگایەکی گونجاو هەبوو لە جافران چەند گوندێک مناڵەکانیان هێنابوو مامۆستاکانیان و بەڕێوبەرەکانیان و کەسانی ئەوەی کە لە پەروەردەیە ئیشەکەن مناڵانیان کۆ کردبەوە لەو لادیانەوە هێنابیان بۆ ئەوێ لەگەڵ ئەوەشە هەبوو مناڵی لە قوتابخانەکان نەهاتوو بەڵکو لە فێرگەکانەوە هاتبوو لە یانەکانەوە هاتبوو وەلامان چ کوڕان پەیوەندخان خۆ دەزانی توانای کچانیش زۆر بەرزە لە وەرزشە بۆیە هەردوو لایەن ئێمە لەو پرۆژەی خۆمانە بەشداریمان پێکردن ئەوەی کە بەلای یاری تۆپی پێ بوو ڕاهێنەرە شارەزاکانمان مەشقی تۆپی پێیانیانە ئەوانەشی کە پێویستیان بەوە بوو کە یاریکی جیاوازیان پێ بکرێ یاری بچووکەکان و هەروەها ڕێنمایی و دابشکردنی نامیلکە یەکمان هەیە لەو نامیلکەیە چەندین ڕێنمایی وەرزشی تایە و چەندین ڕێنمایی جیاوازیشی تایە لەلایەنی دەرونیەوە تا چەند ئاسوودە بن و تا چەند هاوکار بوون بۆ کەسوکاریان و هەندێک لە پلانە هەیە لە داهاتووشە بێگومانەوە فریاگوزاری سەرەتاییشی تایە هەندێک ژمارە تەلەفۆن دابنین کە لە کاتی حاڵەتی پێویستە ئەتوانن پەیوەندیان پێکەن چونکە هەندێک گوندی سنووری هەیە لەوانەیە پاژماوەی جەنگی لێ جێما بێ مین و تەقەمەنی ئەوانە کە ڕێکخراوێکی زۆر لە بواری مینا ئیشەکەن پێویستە ئەو مناڵانە ئەگەر کاری شوانکارشوانی بکەن ئاگاداری لایەنە پەیوەندیدارەکان بکەنەوە تا لە مەترسی دوورکەونەوە. زۆر باشە کاکاروان لەگەڵەوەی کەیەوە ئەم سەردانە ئاکەن ئەبینین لە دیمەنەکانە تەنان تیشرتی کێتی و مناڵە زۆر دڵخۆشە بێت یعنی هەستەکەش تۆ بەسەرت کرۆتەوە بەڵام زۆر جار لەوانەی خۆ بەرکەوتنە هەبێت لەوەیە کە هەردوواتەکەوێ هەر پێش دەڵێ مامۆسا ئێمە مەکتەبەکەمان ساحەیەکی باشمان یاریکەیان جلمانیان تۆپمانە لە بەرنامەتانەیە هەندێک شوێنی دوورە دەست توانن کۆمەڵە پێویستی سەرەتایی بۆیان دابین بکەن یاخو کاریان بۆ بکەن کە وەرزش گرنگی هەبێت توانی زیاتر پەری پێبن. کاک سەرکۆ خۆی لە گوندەکانە ئەگەر لە قۆناغی پێشترا قوتابخانە دروستکرا بێ لەوانەیە گرنگی بۆ درابێت کە بەشێکی پشکۆلە دابندێ ئەگەر دروستیش نەکرابێ هەر لە دەرەوەی گوندەکان من سەرەتای دامەزراندنم لە 2009 وەکو مامۆستا لە یەکێک لە گوندەکانی شارە زۆر بوو مەکتەبەکە یاریگای نەبوو بەڵام لە بەردەم مەکتەبەکە یاریگایەکمان دروست کرد بۆیە ئەوێ ناوچەکە فراوانترە ئەکرێ هەر بە شوێنە سەرەتایەکان شوێنی وەرزشکردن دروست کرێ ئێستاش زۆربەی گوندەکان یاری تۆپی بالەت زۆر تایە گرنگی پێدرێ خۆ یاریگای بالەژ نییە هەر بە شەبەکەیەکیان هەڵواسی و شوێنێکیان بۆ تەخت کردوون ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی هاوکاریان بووین لە پێدانی کەلوپەلی وەرزشی لەگەڵ و تیمانەی کە ئیشیان لەگەڵا کردوون وەکو پێشتر کۆگای سپۆرتچێکم جارە پێوەر میدیا کە چەند شوێنێکی دیکەش پەیوەندی پێوە کردوین کە ئیشیان لەگەڵاکەین بەڵام ئێمە ئەمانەوێ ئەوەی کە پێمانە بۆ ئەو منداڵانە دیاریکی پشکۆلە بێ جێ بێڵن وە لەگەڵ بەرپرسانی ناوچەکەشە قسەمان کردووە بەرپرسانی حکومی و حیزبیش باسی ئەومان کردووە ئەگەر شوێنێک پێویستی بەوەیە کە یاریگایەکی بچووکی بۆ دروست بکرێ یا یاریگایەکی نوۆژەم بکرێتەوە دەرخستەی پێویست ئامادەکەن لە ڕێ بەڕێبەرایەتێکی خۆمانەوە پێشکەشیکەین و بیبینە سەرەوە ئەمە ئێمە ئەتوانین هەنگاوێک لێبێن پێشەوە بەڵام خۆشیان ئەبێ زیاتر کەسانی ئەوانەی کە دەستڕۆشتوو لەو ناوچەیە ئیشەکەن باشتر بێنە پێشەوە تاوکو هاوکاری زیاتریان بکەین. زۆر باشە دڵنیام ئەم ناڵانە کاتێک کە سەردانیانەکەن ئەگەر کاتێکی کەمیش بێت زۆر دڵیان خۆشە بێت بەڵام تا چەند گرنگە ئێمە لە ناوەندەکانی خوێندنیش بە تایبەتی گرنگی بە وەرزش بدرێت ئەبینین لێرە و لەوێ کەم تا زۆر ئەبینین لەوەی کە تا ئێستا شوانەی وەرزش بەوانەکانی دیکە پڕەکرێتەوە بەڵام ناڵانیش پێویستیان بەوەیە پێویستیان بۆ جوڵەیە هەیە لە کاتی خوێندنیشە کەچێکە ڕۆژانە 6 دەرسیانەیە با دەرسێکیان وەرزش بێت کاتە چەند گرنگە لە ناوەندەکانی خوێندن لە ناوەندەکانی پەروەردە دووبارە گرنگێکی زیاتر بە وەرزش بدرێت. پەیوەند ئێستا زۆر جیاوازە لە پێشتر وانەی وەرزش
زیاتر لای ئیداری قوتابخانەکە ناسراوە لەبەرەوەی ئێستا کەم ماڵ هەیە وەرزشکارێکی تیانە بێ یاخود بینەرێکی وەرزشی تیانە ئەگەر وەرزشیش نەکە لە کاتی بۆنە وەرزشەکانە بینەری یاریە بێ ئەمە کاریگەری دروست کردووە بۆ قوتابخانەکانیش مامۆستای وەرزش وەکو جاران بەو شێوەیە لەوانەیە فرامۆش دەکرێت یاخود کەم تەرخەمی پێوەدیانە بەر مناڵەکان خۆیان لێ قوبڵ ناکەن دایما ئەگەر بزان ئەو ڕۆژانەی منداڵان وانەی وەرزشیان هەیە جارە لە ماڵەوە دەست پێەکەن دایە باوە ئەمڕۆ وانەی وەرزشمان هەیە بەرگەکەم بۆ حازەکەی بەجلیبەرگەوە ڕۆکە تا قوتابخانەکە لەبێش ئەگەر لە وانەی شەشەما بێت یاخود لەوانەی پێنجەما بێ خۆی حاضر کردو مامۆستا وەرچەکەی مامۆستا ئەمڕۆ دەرزی تۆمان هەیە ئاگادار بە بۆیە و مامۆستایەکی زۆر بە تواناش ینی جیلێکی باش لە مامۆستا و تاواکەری کارەکانی پێشتری جیلەکانی ترن ئێستا لە قوتابخانەکانە هەن بەڵام خۆتان نەزانن چەند ساڵێکە پرۆسی خوێندن کەمێک کێشەی تێکەوتووە وانەی وەرزش بەشێک بۆ لەو کێشەکەم تەرخەمێنە بەڵام لە ئێستا پێم وایە حەزێکی زیاتر هەیە و گرنگێکی زیاتر بە وانەی وەرزشە درێ لە قوتابخانەکە زۆر باشە پلانتان وەکو تیمەکەی خۆتان بەدەر لەم گوندەی کە سەردانتان کردووە شوێنی کە لە بەرنامەکانە کاک سەرکۆ هەم بەرەولای دوکان و ناحی سەنگا و چەمسەماڵ مامۆستایان و سەرپەرشتەرانی وەرزشی ئاگاداریان کردوێتەوە کە ئەوان ئامادەن بۆ دەست پێکردن ئێمە چاوەڕێی هاوکارەکانمانەکەین تا هاوکارەکانمان بێنە پێشەوە باشتر سەردانەکان دەست پێ بکەینەوە بۆ ئەوەی بەردەوام بین تەمان کاچینە وەرزی خوێندن ئێمە چینە ناو قوتابخانەکان لە قوتابخانەکانە بڕگەیەکی ترمان هەبوو پاڵەوانێکی وەرزشیمان ئەبردەناو قوتابخانەکان باسی لە ئەزمموی ژیانی خۆیە کردو بە وێنە و بە ڤیددیۆ پیشانی خوێندکارانمان هەیە ئەمە کاریگەریکی زۆر زیاتری دروستە کرد چونکە کاتێک پاڵەوانێکی حەقیقیەتە سەر ستەیجی مەکتەبەکە و سەرشان و باسی خۆیەکە و ئەزمموی خۆی گێڕێتەوە زۆر زیینوترە و زۆر بە باشتر ئەچێتە ناو مێشکێوەکە ئەویش ئەکرێ بێ پاڵەوانێکی وەرزشی لە ڕابردووە نزیکی 1000 بۆ 2000 خوێندکارمان قوتابخانەیەکی جیاواز سوودمەند بوون لەم پاڵەوانانە ئەمەش لە ماوەی چەند هەفتەی ڕابردووە کە تیمی وەرزشە گەڕۆکەکەمان کردووە نزیکی 500 خوێندکار بە زیاترەوە بە کڕووکچەوە لێ بەشدار بوون ناوەستین بەردەوامە بین و پرۆژەی دیکەشمان هەیە جاگە کات هەبێ پێم خۆشە باسی چەند پرۆژێکی دیکە و کەم لە بەڕێبەتی وەرزشی سلێمانی کە ئەم شەوە تاوەکو درەنگانێک بە چاودێری و بە ڕەزامەندی نووسنگەی جەنابی کاکوبا تاڵەبانی جێگەی پێنجبوونی وەزیران بەسەر ڕاستپاردەی ئەو کارێکمان کردو بۆ وەرزشی سلێمانی کارێکی جیاوازە ئەویش ڕێکخستنی پاڵەوانەتێکی چواریانەی نێودەوڵەتی من لە ڕابردووە کردمان بۆ ناوخۆی بەڵام ئێستا کارەکە نێودەوڵەتیە بەچی نێودەوڵەتیە بۆ یەکەم جارە یانەیەکی وەرزشی ئیماڕاتی ئیسپانی یەتە شاری سلێمانی لە چەند ڕۆژی داهاتووە و لەگەڵ ئەوەشە ئەم یانەیە خاوەنەکە یەکێکە لە ئەستێرە گەورەکانی تۆپی پێ لە جیهانە ئەم ئەستێرەیە لەسەر ئاستی جیهان ناسراوە باڵیۆزی وڵاتی ئیماڕاتە بۆ تۆپی پێ چونکە ئێستا هەموو وڵات عەرەبیەکان ئەستێرێکی وەرزشیان چەند ئەستێرەیەک بانەکەن بەڵام کەسێکەکەن بە باڵیۆزیان لە وەرزشا بۆی هەنگاو بەرەو پێشەوە بەرن و میوانداری چالاکی گەورەکان کەن ئەم یانە ئیماڕاتی ڕوبەڕووی یانێکی کوردیە بێتەوە لەگەڵ یانی پێشمەرگەی سلێمانیە یاری ئەکا و چەند یانەیەکی دیکەش لە کەرکووک لە ناوڕاست و باشووری عێراقا لە چوارچێوەی خولێکی دۆستانەی نێودەوڵەتی تۆپی پێیە لێرە کاتەکەتان دیاری کردووە لە 12 بۆ 15 مانگ ئەو ئیشاکرێ ئەو لێساشەوە لێرەوە ئاشکرایەکەین کە 12 مانگ ئەو ئەستێرەی تۆپی پێ لەگەڵ تیمەکەیە یەتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیدا بەزەی لێرە پێشوازی لێکەین سەردانی چەند شوێنێکی پێکەین پێم وایە گەڕڵم هەر دەستگای میدیای کورساتی سپۆنسەرە میدیایەکەی بێ بۆ گواستنەوەی یاریەکان ئەمە کارێکە کە پێشتر بەم شێوەیە نەکراوە ئەگەر ئەستێرێکی تۆپی پێ هاتبێتە شارە کەریمی کوردستان بۆ یاریکردن نەهاتەوە بۆ کارێکی بازرگانی و ئەوە هاتووە بەڵام ئەم ئەستێرەیە بۆ پاڵەوانتێکی ناوەکەیمان پێ ناڵێت با بمێنێ بمێنێ بۆ بەڵام ئەستێرێکی ناسراوە لە ڕیال مەدرید یاری کردووە لە هەڵبژاردەی ئیسپانیا یاری کردووە ئێستاش ڕاهێنەرە لە یەکێک لە تیمەکانی هەڵبژاردەی سعودیە و خاوەنی یانەیەکی ئیسپانی ئیماڕاتیشە زۆر باشە مادام ئەم کارەتان پلانێکیشە بۆ پلانێکی گەشتیاری وەرزشی بەڕاستی ڕێبەرەتی وەرزشی سلێمانی لەگەڵ گەشت و گوزارە دانیشتێکمانە بێت لە چەند ڕۆژی داهاتووە کە پلانێکی گەشتیاری وەرزشی بۆ سلێمانی ڕاگەێنن چونکە سلێمانی لە ماوەی ڕابردووە چەند بۆنەیەکی وەرزشی ئاستی عەرەبی و جیهانی لە خۆ گرتووە و لە داهاتووشا چەند پاڵەوانتێکی دیکەی وڵاتانی عەرەبی لە سلێمانی ئەکرێن ئێمەمانوێت کەرتی گەشتیاری ببژێنەوە لە ڕێگەی وەرزشەوە زۆر باشە لە پلانتانە مادام ئەمە ئێوە ئەم یانانە لە دەرەوەی
هەرێمی کوردستان لە دەروی عێراق بانگێشتەکەن ئەمە هەماهنگێک و پەیوەندیەکی باش دروستەکە لەوەی کە تو ئێمە هەم هەرێمەکەمان بناسێنین هەم شارەکەمان بناسێنین هەم توانین ئاسی یاریزانەکانی خۆشمان پێشکەش بکەین کە لەسەر ئاسی ئەوەی کە بەڕێزت باسیەکەی ئەستێرێکی ئاوا بێتە شارێک و کەم نییە بۆ ئێمە لە ناوخۆی عێراقا ئێوە وەکو بەڕێوەبەرایەتەکەتان پەیوەندیتان چۆنە لەگەڵ لیژنەی ئۆڵمپی عێراقی بۆی کە بتوانن زۆر جار هەماهەنگیتانە بێ بە پاڵەوانێتیەکان ینی زۆر جار چەند نمونەیەکی جوانمانێ لە یانەکانە ئێوە دەستنیشانیەکەن کە لە متەخەبی عێراقا یاری بکە ئەو هەمانگیێتان دروست کردووە ئێوە هەمانگیێکی زۆر باشمان هەیە لە چەند ڕۆژی ڕابردوو ناوەندی وەرزشی کوردستان کە ڕێکخراوێکی وەرزشیە ئیڤنتێکی درفتی بۆ ئۆتۆمبیل ساز کرد لە زانکۆی سلێمانی ئێمە هەماهەنگ و هاوکار بووین کە وەرزشێکی زۆر جیاوازە و خەڵکێکی زۆر ئارزومەندێکی زۆری هەیە بەڵام پێشتر شوێنێکی ڕێکخراویان نەبوو کە ئەو چالاکیانە بکەن لەگەڵ ئەم ناوەندە وەرزشیانەیە کە ئەم ئیڤنتی تۆپی پێش ڕێکمان خستووە لیژنەی ئۆڵمپی و یەکێتی تۆپی کوردستان تۆپی سلێمانی هەمویانمان ئاگادار کردوێتەوە هەماهەنگ بوون بەو باشتر بەڕێوە چونکە کارە هونەرەکە ئێمە ئەین بەوان تەنها سەرپەرشتی و کارگێڕەکانمان ڕێخستووە ئەمانە لە ڕابردووشە کارمان کردووە چەند پاڵەوانێکی وەرزشیش دروست بووە ئەمانەوێت تەنها لایەنە حکوومیەکە نەبێ کە کاری وەرزشیەکە کۆمپانیاکان و کەرتی تایبەت و ڕێکخراوەکان و یەکێتی وەرزشیەکان و ئۆڵمپی زۆر گرنگن هەمومان لە بازنەیەکە ئیش بکەین تا بتوانین زۆرترین گەنجتە سوودمەند بێ ئەم خولی تۆپی پێ تەنها ئەوە نییە بۆ چەند ڕۆژێک وەرزشێ بکرێت و یاریە بکرێت لە نێوان چەندیانەیەکە و بڕۆن دەرەوە ئێمە قسەمان لەگەڵ ئەوانە کردووە کولفەیەکی زۆر کەمیشە کە ئەوان بناغەی دانانی ئەکادیمیایەکی ڕاستەقینەی تۆپی پێ لە سلێمانیا دروستکەین ئەکادیمیایە کە هەم بە وڵاتی ئیماراتەوە هەم بە تۆپی پێی ئیسپانیەوە لە ڕێگەی ئەستێریەوە دروست بێ ئەمانە ئەم ئەکادیمیا حەقیقیانن کە ئەمانەوەی ئێمە دروستیکەین بۆی چەند ئەکادیمیایەکی دیکە دروست نەبێتن ها بە ناو کەسوکار و مناڵان فری و بەنوپارەیەکی زۆران لێبسەنن بۆیە هەنگاوەکانمان بە هاوکاری هەموو سێکتەرەکانی دیکەیە هەموو لایەنەکانی دیکەیە و زائیدەن کەرتی حکومی کە وەکو پێم وتن لەگەڵ گەشت و گوزارە ئەمە پرۆژێک ڕاگەێنین پرۆژێک گەشتیاری وەرزشی ئەگەر هەمومان توانەکانمان ڕێکخەین و لە ڕێگەی ڕاگەاندنەوە و بەرنامەکانی بەڕێستان و دەستگای میدیای کورسات و شوێنە جیاوازەکانەوە ئیشکەین بە باشترین شێوە ئەگاتەوەی چونکە کاتێک چالاکیێکی وەرزشی یەتە شارێکەوە لە دوای ئەو چالاکیە چی بەدەستێنیتەوە ئەوە دەستکەوتە چۆن بتوانین ڕوویەکی جوانی هەرێمی کوردستان و سلێمانی پیشانی دەرەوە بین چونکە یەکێک لە هۆکارەکانی ڕێخستنی چالاکی لە شارێک و وڵاتێکە پەرەپێدانی کەرتی وەبەرهێنان و گەشت و گوزارە بۆ دوای چالاکیەکە ئێستا لە ماوەی ڕابردووە ئەگەر بینیم بێتمان ئێمە مۆندیالی قەتەر کە بەڕێوە چوو جگەل لە بەڕێوەچوونی مۆندیالەکە لەو کاتەیە لە دوای ئەوە سەردانکەرێکی زۆر ڕێی کردوێتەوە ئەوێ ئێستا سعودیە وەرزی وەرزشی کە ڕاگەیاندووە تەنها بۆ هێنانی کریستیانۆ ڕۆناڵدۆ نەبووە لە ئێستاوە ئامادەکاریە بۆ ساڵی 2030 بۆ بەڕێوەچوونی بۆنە گەورە وەرزشیەکان بۆ پەرەپێدانی گەشت و گوزار و وەبەرهێنانی کەرتی تایبەت کۆمپانیەکان ڕووکەنەوە ئێمە ئەمانەوێ لە وەرزشەوە بەرهێنان بکرێت چەند پرۆژەیەکی جیاواز لە ماوەی داهاتووە کە کۆڕبەندێکی وەبەرهێنانی وەرزشی ڕابگەێنین کە ئیشمانتیا کردووە کەرتی تایبەت و کۆمپانیا جیهانیەکان بێن وەبەرهێنان لە بواری وەرزشا بکەن زۆر باشە جامە چەندین کوڕ و کچمان هەیە کە پاڵەوانی وەرزشین لە وەرزشە جیاوازەکانە کاتێک کە پاڵەوانێتێک ئەبێت لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە دەرەوەی عێراقیش ئێوە تا چەندێک بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی هاوکاریانە بن بۆی لەو پاڵەوانیانەیە بەشداری بکەن و بتوانن بە سەرکەوتووی بگەڕێنەوە ئێمە لە ڕابردووە ئەگەر فریان نەکەوت بێتین بانگێشتمان کردوون بۆ فەرمانگەکەی خۆمان ڕێزدەنانمان پێ بخشیون بەڵام ئەوە کەمە ئەوە کافی نییە بۆ ئەوان هەمیشە کە وەرزشکاران ڕۆکەنە چالاکیەکی نێودەوڵەتی هەمیشە تەلەفۆن بۆ ئێماکەن پەیوەندیمان پێوەکەن کە چیمان بۆکەن ئەوەی دەتوانای ئێمە بێ ڕێ پەیوەندیەکانی خۆمانەوە هەوڵمان بۆ یاون گیانومان بەسەر و خۆمان بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە هاوکار و هەماهەنگ یابن و نووسراوی پێویستمان بۆ بەرزکردنەوەوە بۆ سەر و خۆمان تاوەکو ئیشیان بۆ بکرێ لەناو خۆشە لە دەستگاکانی دیکەوە ئیشمان لەسەر کردوون بە تایبەتی لای بەرپرسانی حکومی و حیزبیەوە کە ئەوانەی توانایان هەیە هاوکاریان کردوون بەڵام وەرزش بەردەوامە بە هاوکاری کاتی
بەڕاستی بەڕێوە ناچێت پێویستە هەنگاوی دیکە بچینە پێشەوە ئەو هەنگاوە دیکەش بۆ داهاتوو ئیلا بە پیشەگەربوونیش لە ڕێگەی کەرتی تایبەتەوەیە یانەکان حاڵیان لە ئێستاە حاڵێکی باش نییە چونکە کەمیانە هەیە بەرهێنانی خۆی هەبێ توانیبەتی لەسەر پێی خۆی بۆستێ لە ڕێگەی ئێمەوە من هەمان ساڵانە بۆ دابین کردوون بەڵام بەشی چالاکیەکانی نەکردوون پێویستە زیاتر هەنگای بچنە پێشەوە لە ڕووی پیشەگەربوونەوە هەنگاو بنین دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونێ سپاس بۆ تیمەکەت سپاس بۆ تەواوی هاوکارانی شێکە هەمیشە بەیەکۆ کاری باش و باشتر بەس چەند وتیش کۆتایی ئێستا سەرقاڵی دروستکردنی پرۆژێکی دیکە لەناو بینایی بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی بەدەر لە کتێبخانە وەرزشیە کوردیەکە کە ئێستا زیادە 100 کتێبی وەرزشی کوردیمان کۆ کردوێتەوە نزیکی 300 وێنەی ئەرشیفی وەرزشیمان کۆ کردوێتەوە لە 1920ەوە تا ئێستا پاڵەوانەکانی پێشتر ئێستا وەزائیدەن دیواربەندی فەرمانگەکەمان ئێستا حاڵیان سەرقاڵی دروستکردنی وێنەی چەند وەرزشکارێکین پێم وایە هەشت تابلۆیە نەک چەند وەرزشکارێک هەشت تابلۆیە کە چەند وەرزشێکی تیا ئەبێتەوە ئەمەش وەرزشکاری دێرینی تایە ئەوانەی کە دەستیان هەبووە لە سەرەتاکانە لە دەستپێکی بۆ نمونە وەرزشی ئافرەتان لە سلێمانیا کێپەرەی پێیە ئەو کەسەی کە یەکەم جار گەشتە هەڵبژاردە عراقەکان و یەکەم جار بە شێوەیەکی زانستی ڕاهێنانی هێنایە ناو سلێمانیەوە و لەگەڵ ئەوەشا چەند گەنجێکی وەرزشکار کە لە چەند ساڵی ڕابردووە مەدالیای ئاڵتوونیان هێناوەتەوە لە چەند ڕۆژی ڕابردووە مەدالیای ئاڵتوونیان هێناوەتەوە سەرقاڵی دروستکردنی ئەو تابلۆین کە بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە ئەو تابلۆیە ئەو وێنانی کە لەسەر شەقامی سالم دروستکراوە هەمان کەس لە ناو بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی ئێستا سەرقاڵی دروستکردنی ئەو تابلۆیانەیە کە لە چەند ڕۆژی داهاتووە لە مەراسیمێکە ڕاهێگەرین ئەوە چێکەی دڵخۆشیە دەستان خۆش بێ و سپاس بۆ ئامادەبوون بە هیوای بەردەوام بوون لە کاری باشتر مادام تیمێکیشتان دروست کردووە لە ناو سنتەری شاری سلێمانی نەوەستاون چوونەتە نێو گوندەکان و دوورە دەستەکان و بۆی کاری باشتر چاوەڕێی سوپایزی یاریزانەکەین دەست خۆش